جا تەجروبەیت کەش مەسەڵەن ئەگەر بمانەوێ لە ئاستی خۆمان لە ئاستی ئەوەی بڵین لە ئاستی کوردستان بەڕاستی تەجروبەمان زۆرە تەجروبەمان گەلک زۆرە لەو داعیانەی کە ئەلحەمدوللا مەجموعە داعیەکی زۆر باشی لێنە ئەم کوردستانە و تەئسیریشیان لەسەر خەڵک کردووە ئەو شتانەی کە ئەمن لە ژیانی خۆمدا ئیستیفادەم لێ دیتووە و بەڕاستی خەڵک کاریگەر دەبی بە تو ئەوەیە کە دەبێت دڵت زۆر سافی بەرامبەر خەڵکی هەر داعیەک دڵی عەقد و بغزی تێدا بێ ئەسڵەن خەڵک بەجێی ناکەن ئەوە زۆر گرنگە ئازان بەڕاستی دەبی داعی دڵی زۆر زۆر پاک بی هیچ عقد و بغزی تێدا نەبی بەرامبەر عالەمی و بە تایبەتی بەرامبەر گوناحباران و ئەو کەسانی کە بێدینیشن ئەسڵەن نابێ ڕکلێیان ببتەوە چکە ڕگلێبوونەوە دەکا قسەی ڕق بکەی قسەی ناخۆش بکەی ئەویش قسەی ناخۆش و ڕق لێ وەرداگریتن زۆر گرینگە کابرای کە گوناحبارە کابرای کەوە سەر لێ شێواوە کابرای کە لێ بزر بووە ئەو خوشکەی کە نوێژێ ناکە ئەو خوشکەی کە سفورە ئەو خوشکەی کەوە ڕێی لێون بووە بەڕاستی زۆر زۆر گرنگە ئێمە خۆشمان بێ نەک ڕقمان لێ ببتەوە ئەو خاڵە زۆر زۆر گرنگە هەر داعیە ناو هەناوی پڕ عقد و بغز بی بڕوا بکە ئیستیفادە ناکە لە داوەتەکەی خۆی ناتوانی ئەسڵەن کابرای بەرامبەرت سوبحان الله ئەگەر هەستی کرد ئەتوو خۆشت دەوێ هەستی کرد ئەتوو زکت پێی دەسووتێ هەستی کرد بەڕاستی ناو دڵی تو هیچ بغز و عەداوەتەک نێ بەرامبەرەوی بە قورئان جێ لێ ڕادەگری ئەمما بێ ناو هەناوت پڕ عقد و بغزە بێ نسحەتی بکەی قەت ئێو نسحەتت جێگیر نابیتە قەت جێگیر نابێ ئەوەی زۆر زۆر بە گرنگ بزانن پێش ئەوەی تۆ کاری بانغەوازی بکەی دەبێت پێشتر ناو دڵی خۆت پاکێتەوە ئەم دڵە ئەوەی عقد و بغزە فرەیدا بەڵکو ئەسڵەن تۆ زگت بە هەموو خەڵکی بسووتێ تۆ دکتۆر زگی بە نەخۆشان دەسووتێ ئەگەر نەخۆشەکە زوم بدا ئەگەر نەخۆشەکە هاوار بکە ئەگەر نەخۆشەکە 100,000 پێ برێت و دکتۆرنی هەر ناتخیندێ هیچ نازانی نابی جێی بداتێ چکۆ دەزانی عیلاجی ئەو کابرایی و نەمانی ژانی ئەو کابرایی لە دەستی ئەودایە لێکەواتە دەبی ئێوە بەڕاستی دکتۆرێکی ڕاستگۆ بن دەبی دڵتان هیچ بغز و عەداوەتی تێدا نەبی ئەو خاڵی یەکەم خاڵی دووەم حتا قسەتان نەرم بی خەڵک زیاتر بەجێتان دەکات هەتا قسەتان ڕق بی خەڵک بەجێتان ناکات باشە ئێتو کابرای بانخواست چۆن دەبی قسەی ڕق و ناخۆش بە خەڵکی برێ ئەخە تو جارێ لە خۆت ئەمینی هەتا دین لەسەر خەڵکی دەفرۆشی ئەخەی وا هەیە دین بەسەر خەڵکدا دەفرۆشی نەخێر کاچی من دەبێت ئەتو ئەسڵەن زۆر زۆر نەرم بی لەگە خەڵکی زۆر زۆر قسەی نەرمیان لێ بکەس و ئەم قسە نەرمانە دەستە ناو دڵیان بابێ ئارەخۆر کابرایەک هەر کەسێک بەسەن کچە کوڕە پیاوە ئافرەتە کە دەی بە ئوسلوبەکی ناشیرن بانگی دەکەی بۆ کورە تو عیب ناکەی کورە تو شەرم ناکەی و چێ و بێدینی دەکەی هەتا کەنجێ نوێژە ناکەی هی ئەمرت دەمێنێرە وەڵڵا گەورە بووی بەس نییە کاکە ئوسلوب نییەوە ئەو ئوسلوب نییە بە خودای ئەوە هەر ئەسڵەن هەرچی لێ دەبتەوە هەر بەجارێکی بکە بەکنیشت دانایە بزانە ئیمامی غەزالی ڕەزا و ڕەحمەتی خوا لێبی نمونەیەکی زۆر سەیر لە کتێبی ئیحیا علوم الدین دەینتەوە دەفەرمی دوو برا هەبوون ئەو دوو برایە پێکەوە لە ئەشکەوتێک ئیعتیکافیان کردبوو خواپەرستیان دەکرد یەکێک لەو برایانە جارێک دەست دێتە ناو شاری ناو گوندەکەی بزانە دەرێکا کە دەچم هەندێک پێویستی دەکڕم و دێمەوە قەدەری خۆی گەورە کە دێتە ناو شاری لەوێن دەرتووشی ئافرەتێک دەبێ و ئافرەتەکە هەری دەخەرەتێنی و ئەیباتەوە ماڵێ ئەو برایشی وان ئینتیزاری دەکەن لە شوێنێک کە عیبادەت دەکەن ئەو لەو برایەکەم ناتەوە ڕۆژێک دوان سێیان هەر دەستی دێتە شاری و لە سۆراغی دەپرسی دەرێن کاکە یەکی ئەو هاتان نەدیتی ئۆ دەڵێن ئۆ کاکەوە لە ماری فران ئافرەتی خراپەکەیە بڕۆ لەوێ دەیبینیەوە کە دەچی دەبی برای وا دانیشتیە سبێر و ڕدێنی لێ تاشیە جوان لەگە ئەو ئافرەتانەیە طبعا زۆر زۆری پێ ناخۆش بوو ئەو برایی ئەوها ڕێی لێون بووە و سەرگەردان بووە و هەتا ئێستا پێکەوە عیبادەتیان کردووە بزانە ئەو ئوستوبە زۆر جوانە ئەلێرە دەفەرمی ئیمامی غەزالی کە برایەکە چۆ ژۆری برایەکەی تەمان کە دەیبینی زۆر خەجاڵەت دەبی زۆر شەرمەزار دەبی ئینتیزاری ئەوە دەکە 100 جوونی پێ بدا وانە ئەمە بین وایە ینی ئینتیزار دەکەم 100 جوونی پێ بدەیت یەکسەر لە باوشەی دەکا و دەستی بە گریان دەکا دەرە برام ئەوە لە چێی وەڵڵاهی وەختە لە بۆ شێت بم ئەلحەمدوللا کە بە ساغی ئەتوم دیتەوە وەمزانی فەوتاوی وەمزانی بزر بووی وەمزانی گورگ خواردی وەمزانی مردووی بەس ئەلحەمدوللا مادام مای خوایە من هیچ کەم لە تۆ ناوێ و لە باوشەی دەکا یەکسەر برایەکەی پەشیمان دەبتەوە لەگەڵی دەستەوە
بەڵام ئەگەر لەوێندە دەستی بە جوونان بکردبە هەی خوێری هەی نامرد هەی ناکەس بەچە ئەتو شەرمت بەخۆ نییە ئەتو بەدوو ئەو بەڕەڵایەی کەتی کابرا نەداهاتۆ دوکو کاکە چیش لەم نەبڕۆ تو عیلاقەت پێوە نەبی هە لە ماری خراپە کارەکەی دەماوە بزانە ئازیزانم بەڕاستی ئوسلوبی قسەی نەرم وەچی کوردەواری خۆشمان دەرێ قسەی نەرم مار لە کونێ دێتە دەرێ بەڕاستی بەم شێوەیە برایەکەی خۆی هیناوە